بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە ئاڵخەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک داهاتمەوە خزمەتی ئێوەی ئاز و خۆشەویست. بەڕێزان هەموو ڕۆژانێکی پێنجشەمە بەرنامەی دوانگەی خەڵک دێتە خزمەتی ئێوەی ئاز و خۆشەویست لە ڕێگەی شاشە ڕەنگینەکەی پەیامەوە سەرنج و تێبینیەکان لە ئێوەی ئاز و خۆشەویست لەسەر تەوەرە جیاوازەکان وەردەگرێت هەر هەفتەیە و لەسەر تەوەرێکی گەرمی هەفتە لەسەر بابەتێک کە شایستەی قسە لەسەرکردنەوە شایستەیەوەیە کە ئێوەی خۆشەویست کۆمنت و سەرنج و تێبینی خۆتان لەسەری هەبێت تەوەرەکان دادنێت. تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک ئایا چوونی کورد بۆ بەغدا یاخود لە نەسیاسیەکان بۆ بەغدا لە پێناو بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەییدا یاخود لە پێناو بەرژەوەندی شەخسی و حەزبیدایە. ئەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵکە. ئێوە دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لە ژێرەوەی شاشەی پێیامەوە دەنووسرێت پەیوەندی بکەن و سەرنج و تێبینیەکانی خۆتان لەسەرم تەوەریە بڵێن بۆ ئەوی هەموو لایەک بەرچاوڕوون بن کە بزانین سەرنج و تێبینی ئێوە لەسەرم تەوەرەیە چییە. لە دوای هەڵبژاردننی 12/5 2018 کە هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرا، کۆمەڵێک سەبقە و کۆمەڵێک ئاڕێکەوتن لەلایەن هێزە سیاسیە براوەکان کرا بۆ ئەوەی کە حکوومەتی داهاتووی عێراق پێک بهێندرێت. لە ئێستادا لە سەروبەندی پێکهێنانی حکوومەتی عێراق داین. دوێنێ عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی عێراق کۆمەڵێک ناوی ڕاگەاند کە هەر هێزە و بە پێی سەخاخەتی هەڵبژاردنەکان کۆمەڵێک وەزارەتی بەردەکەوێت. لە ئێستادا لاەنە سیاسیە کوردیەکانیش لە بەغدان بۆەوەی کە پشک و بەشی خوان لە داهاتووی عێراقدا یاخود لە حکوومەتی داهاتووی عێراقدا بەربکەوێت و بۆ خۆیان بەڕێوەی ببن. پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە ئێوە دەتوانن قسەی لەسەر بکەن ئایا چوونی وەفدەکانی کورد چوونی لاەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە ڕابردوودا و لە ئێستاشدا بۆ ئەوەی کە داکۆکی لە مافەکانی گەلی کورد بکەن و ئەوانەی کە لە ڕابردوودا وەفدەکانی کورد یاخود نوێنەرانی کورد لە بەغدا بۆ کورد کردووە ئێوەی هاوڵاتی بۆ پێی کە چاودێری ئیشوکاری لاەنە سیاسیەکان و هەروەها ئەو شەخصانە بوون کە لاەنە سیاسیەکان ناردویانن بۆ بەغداد. ئەوان لە ڕابردوودا چیان بۆ کورد چنیوەتەوە لە بەغدا و بوونی کورد ئێستا لە بەغدا بۆ چییە؟ ئایا بۆ ئەوەیە کە کۆمەڵێک کەس وەک هاوڵاتیان دەڵێن موچە وەربگرن و ئەگەرنا هیچ پەرێزێکیان دیار نییە بۆ هاوڵاتیان بیکەن بۆ ئەوەیە یاخود بۆ دەستکەوتی نیشتیمانیە یاخود لە ڕابردوودا نەخێر 1 2 3 4 فعلەن کۆمەڵێک دەستکەوتی گەورەی نیشتیمانیان لە بەغدا بردوتەوە لە ئێستاشدا داکۆکی لەو دەستکەوتانە دەکەن و هەوڵ دەدەن دەستکەوتەکان لە بەغدا کە مەرجعی و سنتەری بڕیاردانە لە عێراقدا کورد لەوێدا دەنگی هەبێت وە ڕەنگی هەبێت و لەوێ داکۆکی لە مافەکانی هاوڵاتیان بکات. کێمان لەگەڵدایە؟ کاگالان لە شارە زۆرەوە لەگەڵمانە. کاگالان فەرموو. سڵاوی خۆی گەورە لە بەڕێستان کاگالان فەرموون. چاوەکەم بەنسبەت تەوەری ئەمڕۆوە دەستکەوت بۆ نەتەوە نەبووە، دەستکەوت بۆ حیزبە، بۆ کەسە، بۆ بازرگانیە. ئەو حیزب ڕاکە بۆ ئەوەی سەر کۆمارێک دانێ بۆ ئەوەی کۆمەڵێک 10,000 کەس 12,000 کەسێ پاسەوان دانێت و ڕێژەی حیزبەکەی خۆی پێ باڵادەستکە و لەوێ پاریان دەسەر بخوا. کۆمەڵی خەڵک هەوڵی وەزارەتە یا بۆ ئەوەی داهاتی وەزارەتەکە حیزبەکەی خۆی دێرە لە کوردستان پێ بژێنێ پێوە بەڕێوە ببا. من تا ئێستا نازانم لە ساڵی 2023 و لە نەمانی ژەمی بەعسەوە تا ئێستا شتێکی نەتەوەیم کە بەدی هاتوێ بۆ نەتەوەی بۆ میلەتی کورد تا ئێستا من بەدیم نەکردو و نازانم. ئەم کابینە نوێش کە باز لێوەکەن ئاوا چالاکە و ئاوا کابینەیەکی بێلانە و بەو شتەیە کەسێک ئەگەر نەبرێت تەمەن باقی بێ ئینشەڵڵا ئەم کابینەیەش ئەبینین کە وەکو کابینەکانی تر لە دوای 2 مانگ لە دوای 3 مانگ کە تۆزێ وەزعەکەیان کۆن بوو لەم قسانە سووا ئەویش دەبینین بە چاوی خۆڵەت. باشە کاگالان، پێتان وایە کە ئەم جارەی پێکەنانی حکوومەتی عێراق جیاواز نەبێت لە حکوومەتەکانی ڕابردوو بۆ پێی کە سەرۆک وەزیرانی ئەم جارەی عێراق وەک باز دەکرێت دۆستێکی ڕابردووی کوردە و هەروەها پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان تۆزێک نەبن. پێتان وانییە کە نوێنەرانی کورد لە بەغدا ئەم جارە کۆمەڵێک دەستکەوت لە ڕێگەی ئەو جۆرە کەساتیانەوە بۆ کورد بچنەوە؟
والله بقناعتي من دۆستی کورد بەلای منەوە هیچ بوونێکی نییە چونکە زۆر کەس لە بەڵادەسەکانی عێراق خۆیان بە دۆستی ئێمە نیشانیا بەڵام کاتێک کە ڕیفرەندۆمەکەی هەرێم کرا کە شتێکی ناشایستە بوو لە کاتێکی نابەجێشە کە من لەگەڵیانە بووم بەڵام دۆستەکانمان بە چاوی خۆمانمان بینی قەت بەتەمای دۆستایەتی بەرپرسانی عەرب نین بۆ میلەتەکەمان ئێمە میلەتێکی داماوین میلەتێکی بێکەسین لە کاتی تەنگانە کامانە زۆر خۆیان بە دۆستی ئەمەزانە پشتمان تێکەن بە قەناعەتی من هیچ قەناعەتێکم نییە و شتەکان بە یاسا و ڕێسا و هیچ شتێک لە وەزعەتە ناگۆڕێت و من ڕێژبینم بەم حکوومەتە نوێی بەغدا و چاوەڕوانی زۆر باشە کاگالان کە بەم جۆرە بێت ئەیلانە سیاسەکان بۆ پەلەی چوونە بەغدانەوە پەلەی وەرگرتنی پۆستیانە لە کاتێکدا ئەم پۆستانە ئەمانە سوودێکیان بۆ کورد نەبێت بەنسبەت ئەم پۆستانەوە ئەم حیزبانەی خۆمان کە حیزبەکان زۆر دیاری کراون ئەمانە ڕابوجیان بەو شێوە بوو ئەمانە تێر بوون لە بەغا شتەکان بۆ نەتەوە و بۆ منێکی هاوڵاتی موچە پاشە کەوتکراو نییە بۆ ئەوانەیە کە لەسەرەوە بەس خۆیان نەبینن خواری خۆیان نابینن لەبەر ئەوە تەنها پەلەقاژەیانە نازانم چەند ساڵە بۆ تێریان نەخوارد نازانم نەوتی کوردستانیان تاوان فرۆش کرد بۆ تێریان نەخوارد نازانم لە بەغا ئەو هەموو خەڵکیان دامەزان خەڵکە حیزبیانە خەڵکی وەکو خەڵکێکی بەلایە نەبدە لەوێ دایمەزێنن ئەو هەموو پارە و شتەی بەغاشیان کە لە وەزارەتەکان داهاتی وەزارەتەکان بوو کە بە چاوی خۆمان بینیمان لە کابینەکانی پێشوا کە چەندێک لە وەزیرە کوردەکانی خۆمان لە پەرلەمان بان کرا و سیقیان لێ سنراوە هەومان بە چاوی خۆمامان بینی لەبەرەوە لە داهاتوشدا بەتەمای ناڵم کەسێکی ڕۆژ بینن بەڵام بەتەمای هیچ شتێکی باش نیم لەم دوو حیزبە دەفادارێکە لە بەغا بکە بۆ خۆیان بۆ خۆیان نییە بەس بۆ ئێمە بەتەمای شتێکی باش نیم لێیان بەڵێ سپاس کاک ئالان لە شارە زۆرەوە سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان کاک نەژاد لە چوارتاوە لەگەڵمانە کاک نەژاد فەرموون سەلامی خوای گەورە لە بەڕێستان کاک نەژاد بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون زۆر سپاس دەستخۆشی و ڕێز خۆشەویستیمان بۆ جەنابان سپاس بەگشتی لایەنە سیاسەکان لە هەرێم سەرەتا ئەمێ ڕاستێک بڵێم کە جێ نیگەرانیە لەگەڵ ئەوەیە کابینین باڵانسی هەیە لە هەرێمی کوردستان بەڕاستی هیچ کات بە دڵی دەماوە گۆڕاکاری بەسەرانایە چونکە بەڕاستی زۆر بەداخەوە هەنێزار گۆڕانکاریەکان لەوەیە لە بەرزەوەندی چەند لایەنێک کە خۆیان چۆگیان هەوێ و بە چی مەبەستێکیان هەوێ بۆ جۆرە باڵانسی هێزیان بەرز ئەکەنەوە بەڵام ئەوەی کە لە ئێستا بۆ میلەتەکەی ئێمە گرینگە بەڕاستی شەڕی چەند لایەنێک لە بەغدا و پەراوێزخستنی چەند لایەنێکی تر لە بەغداد بەڕاستی زارێکی تر مایە نیگەرانی جەماوەری کوردستانە ئێمە ئەبینین لەم کاتەیە بەڕاستی حەق بوو لە جێی خۆ بوو لایەنە سیاسیەکان لایەنە کوردیەکان چۆن بڵێ کۆک بوو نایە سەرەتا بەر لە چوونیان بۆ بەغداد ڕێکەوتنێک یاخۆ تەوافقێکی باشیان هەبوایە بۆ ئەوەی بە کۆی گشتی لایەنە کوردیەکان بیان توانیایە وێنەیەکی جوانتر و باشتر شان بدەن بە لایەنەکانی عێراق بە سەرنجی بەڕێستان ناکۆکەی نێوان لایەنە سیاسیە کوردیەکان لە بەغداوای کردووە کە کورد دەستکەوتی نیشتیمانی نەباتەوە و تەنها لەوێ کات بکوژێت بەڵێ وەکو دەبینین بەداخەوە وەکو لە ماوەی ڕابردووە لایەنە سیاسیەکان بەڕادەیەک ناتەبا بوون بەڕادەیەک بەڕاستی یەک ڕیز نەبوون کە لەوانەیە بڵێن بچووکترین لایەنی سیاسی لە عێراق بەداخەوە سەیطرەیەکی هەبوو بەسەر لایەنە کوردیەکانە کە توانین نەوەکو لایەنە کوردیەکان پەراوێزکایە خود بەگشتی میلەتی کورد بەگشتی هەرێمی کوردستان پەراوێزکرا بەگشتی میلەتەکە مازەرەرمەند بوو لە پای سیاسەتی چەوت و نایەکدەنگی بەڕاستی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لێرەوە ئەم هەوێ بە سەردەم لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بڵێن بەڕاستی ئێستا کاتێکی ئێستا ئەمڕۆ کاتی یەکدەنگی و بەڕاستی یەکریزی هەموو لایەنە سیاسەکانە چیتر نەبنەوە
نەبنەوە سوتەمەنی لەبەردەم لایەنە سیاسیەکانی بەڵێ سپاس بۆ کاک نەژات لە چوارتاوە سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان کۆمەڵێک هاوڵاتی دیکەی زۆر لەسەر هێڵی پەیوەندین ببورن کە کۆمەڵێک لەو بەڕێزانەی کە قسەی زۆر جوان و کۆمێکتی باش لەسەر تەوەرەکە دەڵێن بەڵام بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک هاوڵاتیان لەسەر هێڵی پەیوەندین ناتوانین تا کۆتا قسەکانی بەڕێزیان وەربگرین. کاک محەممەد لە دهۆکەوە لەگەڵمانە. کاک محەممەد فەرموون. سڵاوی خۆی گەورە لە بەڕێستان کاک محەممەد لەسەر تەوەری بەرنامەکە بەڕێستان چیتان هەیە فەرموون. خۆی تەوەری و بەرنامەوە ڕاستی مەدرێتە کورد خۆڵخۆکەنایی بڵاوبەر دیتن ئەمە سەد ساڵە ینی نابنەیە چ دەست نەدانایتن داخواز یامەش هەمی حزبایە کۆمەڵ پارتی ئێکەتی گۆڕان یەگورتۆ بڵاوبەر دیت خزمەتە vê شعبê de şoke ne xizmeta xwe de şoke ne ber berjendiyê xwe neçine bexdan biçan egî hikmetê de xwakene ek dest bû hîç qesîrî bû vê şeعبê çêk xweş bîtin ev şeعبê rezîl bî ev şeعبê wallahi yani ev şeعبê zêtir bû çi bikertin yînî biçeyk bû vê şeعبê xweş kir. کاک محەممەد کەواتە ئەم هێزوولانە سیاسیانەی لە کاتی بانگەشەکەدا لە کاتی بانگەشەکاندا کە دەڵێن ئێمە داکۆکی لە ماف و دەستکەوتەکانی میلەتی کورد لە بەغدا دەکەین ئەمانە چۆن لێک دەدەیەوە لە کاتێکدا وەک بەڕێستان دەڵێن بەم جۆرە نییە نوێنەرانی کورد لە بەغدا. درستە دی وێزاوەکە کێتکەنە چەند کوسی بەری چەند مافبەیە حزبێت کەوە بڵ هەم ماف بزن نەبگەی خۆسر کردن ئێک بینماری سلا حزبێت هەندا مافبێ دەستکەسی ئەسنات کرد. چند کرسی کنه یه گرده چند کرسی کنه پارتی کنه یه همه ایجادی کنه یه کرسی کنه نه داشتن یا خواب کنه تیجمانی من دو کرسی گیرتای که مصبانه دارم من آچمه بغده بدیار شعبی داشت فلوان که دو باز بندیا خو کرسی که خواه شد کرد یاره بس بو رابطه خواب شد کرد. بله کاک محەممەد لە دوهۆکەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. کاک حەمە ڕەشید لە ژاراوەوە لەگەڵمانە فەرموو. کاک حەمە ڕەشید کاکە دەست خۆشبێتەوەرەی جوان دابەزاندووە دەستخۆشی لێ دەکەم. زۆر سپاس. بەڕای من هاتوومە قەناعەت شۆرشەکانی قەدیمیش بۆ کوردیان نەکردووە. چۆن؟ وەڵای قەناعەتی کوردیم هەیە هەر بۆ بنەماڵەیی و حەشیرەتگەری بووە لەناو مەسیری کورد بۆ ئاڵی نەدەگەی دا بە تایبەتی بینەوە سەر دوای ڕاپەڕین وان لە وەزعەکەی کردووە لایەنە سیاسیەکان بە ململانێ کێشەیەک خۆمە کێشەی نەتەوەیمان نییە لە بەغدا کێشەی نەتەوەی نەماوە ئێستا هەمووی ململانەی سیاسیە بۆ پۆست و پلەپایە دەبێتی دەنا ئەو عێراقە تایفیە و لێکەڵوەشاوەی کە ئێمە کۆناغ بە کۆناغ لەگەڵی هاتین و ئێستا بە قووەت بۆ بەرامبەر بە کورد دەرفەت بوو لە دەستماندا لەسەر ململانەی سیاسی کاکە ئێمە نەتەوەی کورد ماڵوێرانە لە دەست ململانەی سیاسی. کاک حەمە ڕەشید لە ساڵی 2023 دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن کورد یەکێک بوو لەو پێکاتە سەرەکیانەی کە هەیکەلی حکوومەتی عراقی جارێکی دیکە داڕشتەوە و ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە داڕشتنەوەیداوە هێزێکی بە جۆرێک بوو کە حسابی لە عراقتا ئایا بۆ دەکرا لە ساڵی 2023 تاوەکو ئێستا کە 2010 لەم ماوەیەدا ئایا پێگەی کورد لە عێراقدا بەهێز بۆ یاخود ئەم پێگەی هاتۆتە خوارەوە و هۆکارەکەی چییە؟ لەو ڕۆژەیەوە کورد دە کورد گەیشتن کە باید چەندی شکارەیە کە بریمەر چون بۆ لای بریمەر وایزانی داوای حەقی نەتەوایەتی دەکەن چون داوای پارەیان کرد داوای تمهینی مادیان کرد پێی سیر بوو وەزعەکە ئێمە وەکو عەرزت دەکەم تێگەیشتی عەرز دەکەم لایەنە سیاسیەکان ئەوانەی خۆیان بە زلێز دەزانن زۆر چاک لێکی بدەنەوە کێشەی نەتەوایەتیمان نەماوە لە بەغدا مشکلەمان نییە بەس مشکلەی پلە و پۆست و پایەمانەیە بۆ جەناحی کێشەمان نییە لە ناو خۆماندا هەر نەما بۆ کێشەی نەتەوایەتی لەبەرەوەی نەتەوایەتی سەردەستین ئێستا مشکلەمان نییە تێگەیشتی بەس مشکلەیەوەمان هەیە چین پلە و پۆست و پایە وەرگرین و پلێنی شخصی بە قووەتکەین و حیزبەکانمان بە قووەتکەین بەداخەوە دەنادە بواە یەکدەنگ بین یەک ڕەنگ بین تێگەیشتین لە هەموو حکومەتەکانی عراقدا لە هەموو حکومەتەکانی عراقدا کورد بەشدارێکی سەرەکی پێکەنانی حکومەت بۆ کۆمەڵێک پۆست و وەزارەتی
باڵای لە حکوومەتی عراقدا وەرگرتووە ئایا ئەم پۆستانە سوودیان لێ وەرگیراوە وەکو وڵاتیە کە متابعی سیاسەتی کورتان کرد بێت لە بەغدا ئایا کورتا ئێستا شتێکی چنیوەتەوە؟ شتی نابم دەبوو یەکەم ڕۆژ جارێکە مەبەست کێشەی نەتەوایەتی بە هەر قبوڵی مادەی 140 نەکرد بە کاکە من داوای حەقی خۆم دەکەم ئەمیش نەتەوەیەکەم حەقی ژیانم هەیە ئەگەر ناوچە دابراوەکان بە مافی خۆم بدانم مادەی بۆ چییە؟ دەبوو چێ ئەو کێشانەوە قوڵ نەکەنەوە بەڵام بەداخەوە لە بەردەمی زرهێزەکانیش خۆمان وا لێ کردووە کە کێشەی نەتەوایەتیمان نییە تەنها مەسەلەی مادی و دەسەڵات ئەوە کێشەی سەرەکیمانەوەی تر دەخۆشی لێ دەکەم. سپاس بۆ کاک حەمەڕەشید لە ژاراوەوە سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێزیشتان. بەڕێزان دەمەوێت ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانە بدەم کە ئێوەی خۆشەویست لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک نووسیوتانە. کامەران عەبدولکەریم دەڵێ بەڵێ لە پێناو هێز و حزب لە پێناو حزب و هێزە ئیقلیمی و نێودوڵاتیەکاندایە بەڵام زۆرێک بەناو بەرپرسان نایەن هەوێت کە لەم ڕاستیە تێبگەن. کامەران عەبدوڵڵا دەڵێت لە 2005 سەرۆکۆماری عراق تاوەکو ئێستا کوردە بەڵام دۆخی ناوچە جێناکۆکەکان ڕۆژ بەڕۆژ هەر خراپتر دەبێت. کاک عومەر محەممەد دەڵێت من بڕوام وایە کە هەمووی بۆ دەستکەوتی حەزبین بەس ئینشاءڵڵا ئەو 4 ساڵەی ئایندەش ئیش بۆ ئەو خەڵکە ئەهەژار و لێقەوماوە دەکەن. حسێن عەزیز دەڵێت ئەوەندەی بۆ میلەت گرنگە تا دەنگی پێدەن دوایی پشتی تێدەکەن و میلەت سەرکەوت میلەت کە دوای ئەوەی کە گەیشتن بە پۆستەکان پشت لە میلەت دەکەن. سەرکەوت مەزن دەڵێت دەستکەوتی حەزبی و شەخسیە چوونی ئەوان تەنها ئەو مەبەستەی لە پشتە. کاک ئوسامە عوسمان دەڵێت ئەوەندەی بۆ دەستکەوتی حەزبی هەوڵ دەدەن بۆ دەستکەوتی نەتەوەییان هەوڵیان بدایە ئێستا کوردستان هەرێمێکی جیاواز لەوەی ئێستا دەبوو. کاک کەریم محەممەد دەڵێت هیچی بۆ خزمەتی خەڵک نییە تەنها بۆ چەند کەسێکی دیاریکراوە. نیهاد عەبدولوەهاب دەڵێت ئەوان لە هەرێمی کوردستان هیچیان بۆ هاوڵاتیانی خۆیان نەکردووە چۆن چاوەڕوان بین لە بەغدا کە شتێکیان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێ بکرێت. ئەوەی کە دیارە لە ساڵی 2003 و دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن هەرێمی کوردستان نەجاتی بوو لەو حکومە دیکتاتۆری کە لەسەری عراقدا بوو و هەرێمی کوردستان ئازادیەکی تەواوی وەرگرت و هیچ ترسێک هیچ هەڕەشەیەک لەسەری نەما. کەرکووک کەوتەوە ژێردەستی هەرێمی کوردستان بەشێکی زۆری ناوچە جێناکۆکەکان تا پێش شەڕی داعش هەر لە بەردەستی حکومەتی عراقدا بوون بەڵام ئەم بەشانەی کە مابووشن دوای شەڕی داعش ئەم ناوچانەش کەوتنەوە ژێردەستی هەرێمی کوردستان. لە دەستوری عراق پرسێکی گرنگ ئاماژەی پێکراوە بۆ یەکلایکردنەوەی ئەم کێشانە ئەویش پرسی مادەی 140 خۆی لە کۆمەڵێک تەوەرەدا دەبینێتەوە. لە 2003 تاوەکو ئێستا چەندین حکومەتی یەک لە دوای یەک گۆڕاون. هەرێمی کوردستان بە نوێنەراتی کۆمەڵێک حەزبی هەرێمی کوردستان بەشداریان لە سەرجەم حکومەتەیەک بە دوایەکەکاندا کردووە لە هیچیاندا نەبوونەتە ئۆپۆزیسیۆن بەڵام تاوەکو ئێستا مادەی 140 یەکلایی نەکراوەتەوە کە ئەمە کێشەیەکی سەرەتایی ئەم ناوچانەی وە جارێکی دیکە ئەم ناوچانەش بەڕاستی بەداخەوە لە پارساڵ لەدەست دران. کێمان لەگەڵدایە؟ ئەوین خان لە کەلارەوە لەگەڵمانە. ئەوین خان فەرموون. سڵاوی خوا لە بەڕێستان ئەوین خان. بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەرە؟ ئەگەر ئەوان لە بەغدا یەکدەنگ بن ئەوە کوردستان بەم ڕۆژە نەدەگەی بوو نمونە قەیرانەکان لەدوای قەیران و 16 ئۆکتۆبەر ئەو حیزبانەکە کە من دوو هێندەی ئەو حیزبانی کە زۆرن ئیشیان کردووە بۆ نمونە ئەحمەدی حاجی ڕەشید کە ئیشێکی کردووە هەتا کورد مادەشان نازی پێوە دەکات. ئەوین خان لە 2003 هەرێمی کوردستان یاخۆت حەزبەکانی هەرێمی کوردستان بەشدارێکی سەرەکی حکومەتەیەک لە دوای یەکەکان بوون. ڕۆژێک لە ڕۆژان شتێکت بیستووە کە نوێنەرانی کورد لە بەغدا لە هەر هێزێک بێ جیاوازی بڵێن ئەم دەستکەوتە نیشتیمانیە گەورەمان لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هێناوەتەوە تەنانەت ساڵانە گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان بۆ بەغدا بەڕێ دەکرێت حکومەتی عراق پارەکەیان نادا بە جوتیاران. نوێنەرانی کورد پارەی جوتیارانیشان پێوەرناگیرێتەوە چ جای دەستکەوتی نیشتیمانی و گەورەی دیکە. بەڕێستان لەسەر ئەمانە ئەگەر ئاگادار بن کۆمنتی چیتان هەیە؟ بەڵێ ئەو حیزبانی کە لە چیە بەغدا
هیچ لە بۆ پۆست و سەرۆکایەتی خۆیان نەکرد هیچ شتێکیان بۆ میلەت نەکردووە کە تا ئێستا من بینی بێتم هیچ شتێکیان نەکردووە کە خەڵکشان نازی پێوە بکات هەندێک هەیە ئەوش کە زۆر کەمن کردویانە بەڵام ێستا بە گەورەی دیارن و هەندێکیشان بەس بۆ ئەوە دەڕۆشتن بۆ پۆستێدان و شانازیکردن ئێمە لە بەختێن و لە بەرەی کوردین و ئێمە لە بەرەی میلەتین بەڵام وانە کەسی بەکەسەوانەوە هەرچی شتیان کردووە هیچ نییە بەس ئەویان کردووە کە بۆ مای پۆتەڵدان و سەکردەکانی خۆیان کردویان پێتان وانی ئەم جارە چوێنی نوێنەرانی کورد بۆ بەغدا جیاواز بێت و لە 4 ساڵی داهاتوو دەستکەوتی نیشتیمانی ببەنەوە هەتا ئێستا دەکتا هیچیان نەکردووە بەڵام ئێستا شتێک هیچ باوەڵمان پێیان نییە لەبەرەوەی چەندەها درۆ چەندەها شتیان وتووە کە میلەت باوەڵی پێکردوون دوای چەند ڕۆژێک دوای چەند مانگێک دوای چەند ساڵێک هیچیان نەکردووە کە میلەت دڵیان پێ خۆش بکات بەڵێ سپاس بۆ ئەوین خان لە کەلارەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان بەڕێستان دەمەوێت جارێکی دیکە ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانە بدەم کە ئێوەی خۆشەویست لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک داتان ناوە کاک سەروەر عوسمان دەڵێت لە پێناوی پارەدایە کامەران عەبدولکەریم دەڵێ بەڵێ لە پێناو حەزب و هێزە ئیقلیمی و نێودوڵەتیەکاندایە بەڵام زۆرێک لە نابەرپرسان نانەوێت لەم ڕاستیە تێبگەن کامەران عەبدوڵڵا دەڵێت لە 2005 سەرۆکۆماری عێراق کوردە کەچی بارودۆخی ناوچە جێنەکۆکان تاوەکو ئێستا ڕۆژ بە ڕۆژ خراپترە و باشتر نەبووە کاک عومەر محەممەد دەڵێت من بڕوام وایە هەمووی بۆ دەستکەوتی حەزبین بەس ئینشاءڵڵا 4 ساڵەی ئایندا ئیش بۆ خەڵکە فەقیر و هەژارە دەکەن کاک عومەر ئومێدێکی هەیە مامۆستا تاهیر لە سلێمانیەوە لەگەڵمانە مامۆستا تاهیر فەرموون سڵاوی خواتان لەبێت سڵاوی خوا لە تۆش بێ سڵاوی خوای گەورە لە بەڕێستان بە تایبەتی ئەم دوو دەسەڵاتە کە ئێستا حکومڕانیەکەن لە کوردستان بەس بۆ بەرژەوەندی خۆیانە نەک بۆ نەتەوە و میلەتەکەیانە ئێستا بەم هۆنداوەیەش بۆ ڕوونەکەمەوە میلەتێکی ڕوت و برسی میلەت ڕوت و برسیە بەرپرسان باکیان نییە چەتە و دەست حکوم ئەکەن میلەتمان برسی ئەکەن چی داهات و سەلوەتە بۆ بەرپرسی بێحورمەتە میلەت بۆچی برسی تا ژێر زەویت هەمووی نەوتە هۆکاری برسی چییە دەسەڵات کومار چییە میلەت بێ ئاگا مەبە لە دزوو جەردە خۆش مەبە بیر و هۆش قفڵ مەکە داهات فەرامۆژ مەکە ئەو داهاتەی تۆ هەتا بەشی میلیارێک کەستا پارەی میلەتە نەگی دزوو جەردەتە بەرپرس حرامزادە بێ بۆچی باشەبا هەر نەبێ پێناسەی زۆربەی بەرپرسان حاشا حازل لە میلەتمان کەر ئالوودەی خۆڵەمێش بێت تیا ئەگەوزێ پێی دڵخۆشە زۆربەی بەرپرسان وەک کردن بەڵام ئالوودەی دۆلارن زۆر بەشیان وەک کەر ئەزەڕن وەک سەگوەڕن دڕیش بێ وەفای ئەبێ مامۆستا تایری دەست خۆش بێ پێتان وایە لە چەند ساڵی ڕابردوودا نوێنەری هێزە سیاسەکان لە بەغدا شتێکی وان بۆ کوردکرد بێت کە بێنەوە جێگەی شانازی بێت و جێگەی شەناسی بێت بۆ ئەوان و پێی سەربەرز بن لە ناو هاوڵاتیان نەوەڵە ئەم دەسەڵاتە 27 ساڵە کە حکومڕانی لەم کوردستانە ئەکەن بە تایبەتی ئەو دوو دەسەڵاتی ئێستا پارتیەکەتی سوودی جگەرەیەکیان بۆ میلەتە نەبووە ئەی تا چەند بەشداری ئەوان لە حکوومەتی عێراقدا گرنگە کەرکووتیان ڕادەست کردەوە میلەتی کورد 57 ساڵە لە 61 وەحسابیکەین 57 ساڵە هەوڵەدا کە کەرکوو بخاتە ژێردەستی خۆیەوە خستیشەوە ژێردەستی خۆی بەڵام ئەم دوو دەسەڵاتە بە نیو سەعات دانەوە بە ڕژێمی بەغدا کەواتە بوونی نوێنەرانی کورد لە بەغدا ئەوە بوونی کۆمەڵێک پۆست لە بەردەستی کەسایەتی کورد لە بەغدا هیچ ئەهمیەتێکی و گرنگیەکی هەیە بە تایبەتی ئەم دوو دەسەڵاتی کە ئێستا حکومڕانیەکەن پارتیەکێتی ئەو کەسانەی کەوا کردویانە بە نوێنەری خۆیان لە بەغدا ئەگەر 50 ساڵی کەس لە بەغا بن سوودیان بۆ میلەتی کورد نادێ بەڵێ سپاس بۆ مامۆستا تاهیری لە سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاک بەشدار هەر لە سلێمانیەوە لەگەڵمانە کاک بەشدار سڵاوی خواتان لێبێت بەڕێستان لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە فەرموون ئەم کاتتان باش هەموو کاتێکتان باش بەنسبەت تەوەری بەرنامەکەەوە تەوەرێکی زۆر جوانە زۆر سپاس ئەم دوو حیزبە بە تایبەتی ئەم دوو حیزبە نەک باسی بڵێن حیزبەکانی کە بەڵام بە تایبەتی ئەم دوو حیزبە پارتی و یەکێتی
لە ماوەی 27 ساڵی ڕابردووە لە ناو هەرێمی کوردستانەوە لە ماوەی دا ڕوخانی ڕژێنی بەعسەوە ئەوەی کە بۆ حیزبەکانیان کردووە بە نیو ڕۆژی ئەوەش بۆ میلەت و بۆ گەلی کوردیان نەکردووە چونکە بۆمان دەرکەوت لە دوای ڕژێم و ڕوخانی ڕژێمی بەعسەوە ئەوە بوو کە مادەی سەوچل هات مادەی سەوچل ئەوەنەی احتیمامیان ناڕۆخان احتیمامیان نا بە مادەی سەوچل ئەوەنەی ئەیانەوێت دەستکەوتی حیزبیان دەستکرد احتیمامیان نا لە دوای شەڕی 2004 شەڕی دژی بە داعش هەموو کوردستانمان هەتا حەمریمان دەستکەوت تا ئەو شوێنێکە خۆمان نەمانویست بەڵام لە کونفەیەکونێکە هەموو خاکی کوردستانیان لەبەر دەستکەوتی خۆیان فرۆشتۆ بە عەرەبەکان. کاک بەژار ئێستا لە سەروبەندی پێکەنانی حکوومەتی عێراق دەین و کوردیش کۆمەڵێک وەزارەتی وەرگرتو دوێنێ ڕاگەیەندران ئایا وەرگرتنی ئەم وەزارەتانە نوێنەرانی کورد لە ڕابردوودا کە بەدەستیانەوە بووە هیچ قۆستویانەتەوە بۆی کە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی پێ بکەن و تەنانەت سەرکەوتوو بوون لە بەڕێوەبردننی ئەم پۆستانە لە حکوومەتی عێراقدا؟ هیچ ئومێدێکم بە بەرپرسە کوردەکان نییە لە بەغا کە بمانێت دەستکەوتی نەتۆیمان دەستکەوێت نەشیان کردەوە ناشیکەن ئەگەر لە فەرزێکە لەو باڕان کە ئەوان عەرەبەکان بیانە بمانەنێ ئەمان بە چەند دۆلارێکی فرۆشتنەوە بڵام هیچ ئومێدێکم بە کورد نییە نە لە ناهەرێمی کوردستانە وەنە لە بەغا ئومێدم بە کورد نییە دەنەک نەکەر من لە سا هەشتای خەڵکی کوردستان ئومێد بڕاوە لەم حیزبانە ئەوە تا خۆیە بە دەم ئاوی بەحرەکانی بەحری بێز و بەحری ئیجەوە لێ باشترە وەک لە کوردستان نادێت. بەڵێ سپاس بۆ سەرنجە جوانەکانی بەڕێستان کاک بەشدار لە سلێمانیەوە سپاس بۆ سەرنجەکانی بەڕێستان بێگومان ئەوانە هەموو تێبینین کە بەڕاستی کە وڵاتێکی پڕداهات و پڕخێر و بێر وڵاتێک کە سەر تاپای زێڕی ڕەشە ئەگەر بێت و هاوڵاتیەکانی ئاسوودە بن هاوڵاتیەکانی بە چاوی خۆیان دادگەری کۆمەڵایەتی دادگەری سیاسی هەموو دادگەریەکانی دیکە ببینن بەڕاستی ناچار نابن گەنجەکانی کە داینەمۆی پێشکەوتنی ئەم کۆمەڵگای و ئەم وڵاتن خۆیان بە بەحرەکانی جەدا دەن و هەموو ڕۆژێک کۆمەڵێک تەرم بۆ هەرێمی کوردستان بگەڕێتەوە. بەڵێ کێمان لەگەڵدایە گەردی لە هەولێرەوە لەگەڵمانە فەرموو گەردی. سلام علیکم. علیکم السلام و رحمة الله کاک گەردی بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون. وڵی دەستەبەر بە کورد یعنی پێم وایە نییە ڕۆژە لە ڕۆژان سەرۆکێکی کورد لە قازانجی کووردا لە بەغدا لە بەرژەوەندی کورد چوتە بەغدایە. زۆر باشە ئەی ئەم شەڕیان چییە لە بەغدا بۆ وەرگرتنی ئەم هەموو پۆستانە؟ بەرژەوەندی کوردت بوێت بەرێ ئەم شەڕی وەرگرتنی پۆستانە لەلایەن هێزوولانە سیاسیەکان بۆ چییە لە کاتێکدا کە خزمەتی هاوڵاتیانی پێنەکەن تەنها کەسێک تایدا مستەفید دەبێت کە خودی پۆستەکە وەردەگرێت ئەمە چ بەرژەوەندێکی بۆ هاوڵاتیان تێدایە؟ بەخوای هیچ بەرژەوەندێکی لە بۆ هاوڵاتیان یعنی سەر بەرمونێکاکە سەر و کۆمار یعنی لەسەر سەر و کۆماری گەیشتە ئاستەچی هەتا وەکو وەی هات کوردەکانی هەولێر و سلێمانی بۆ یعنی لەخوایان بکەونە شوبها لەبەر ئەوەی کە شەڕی گوناگولی لەسەر دروست نەبی یعنی کۆسە یعنی بینیمان سەرۆکی پێش و سەر و کۆمار لە کورد بوو یعنی چ قازانجێکی لەبوو کورتە بوو یخۆ خەلەکە چەندها تعلیق و توان جانب لەکاتێ یەک دەیگوت بەڕۆژیە یەک دەیگوت تۆبەی کردێکە قسە نەکە ئێکاتە تۆ ئەگەر سەر و کۆماری ڕاست بێ و کورد بێ و ڕۆژە لە ڕۆژان لێدوانش لە بەرژەوەندی کوردە دەبێ ئەوە تاشتی شعبی گەیشتە برمان دەبێ ئەو کاکە بێگوت بە هەولێریش کاکە هەر پارێزگایەکە یان سلێمانیان هەولێریان تۆ کاکە لە عێراق کوردێک هجوم بکرێتە سەر ئەوان یعنی چی سیفادەشیە دێتیشمان خۆ لە پێناو لە پێناو سەر و کۆماری بۆ چ ململانێک و چ شەڕەک و یعنی چەند ساڵان پۆستی دارایی
بەدەست کوردەوە چی لە وەزیرەکان لە بەغدادا بێزگە لە قازانجی حزبی قازانجی لە بەرژەوەندی کوردستیە چی هەرمان ئەمە وەرنەگرت دێکاگە کابرا لە کەرکوچێ لە ماوەی 3 مانگ جارێک سەد دەتەبێکی وەردەگری وەرنەگرتیە ئەم جارش وەزارەتی دارایی بوزی ئەو ساریان بەڕێ کرد پارێزی هەڵەبجیان لەبیر کرد ئەم جارش وەزارەتی دارایی بە پێی زانیاریەکان دەدرێت بە کورد پێتان وانییە ئەمە قازانجی وا وڵاتیان هەرێمی کوردستان هەبێت بە پێی زانیاریەکان ئەم جارش پۆستی وەزارەتی دارایی حکوومەتی عێراق دەدرێت بە کورد وەلایەنێکی کورد و کەساتێکی کورد بەڕێوەی دەبات پێتان وانییە ئەمە ئیستفادەی هەبێت وە قازانجی هەبێت بۆی کە ئەم گرژیە ئابووری کرێ نێوان هەرێم و ناوەندا هەیە ئاسایی بکرێتەوە بودجێ لە ١٧ بێت ئەگەر بکرێت لە ڕێگەی مۆبایلەکەشەوە گوێم لێ بگری سپاس دەکەم کاک گەردی وەڵی لەبەرە پێشتش هەلوێنەی کوردی بوو هەڵحاشە بدرێتەوە کورد چیە نەگرێتە سێ بدێت هیچ لە مەوزوعەکە هیچ لە ئالێتی گۆڕانکاریەکە بخۆ لە ڕێژ زەڕەکە لەو ڕێژ زەڕایدایە خۆ ئالێتی گۆڕانکاری خۆ بەخۆانە لە سەر کۆماریدا نە لە وەزارەتی داراییدا بەتاکید ئەمانە هەمووی با پێی یاسا ڕێکخراون کاک گەردی لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان سپاس بۆ بەشداریتان بەڕێزان دەمێ جارێکی دیکە ئەمەژە بە هەندێک لەو کومنتانە بکەم کە ئێوەی خۆشەویست لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک داتان ناوە کاک سەروەرە عوسمان دەڵێت چوونی ئەوان لە پێناوی پارەدایە کامەران عەبدولکەریم دەڵێت بەڵێ لە پێناو حەزب و هێزە ئیقلیمی و نێودوڵاتیەکاندا بەڵام زۆرێک بەناو بەرپرسان نانەوێت کە لەم ڕاستیە تێبگەن کاک کامەران عەبدوڵڵا دەڵێت لە 2005 سەرۆک کۆماری عێراق لەو کاتەوە کووردە کەچی بارودۆخی ناوچە جێناکۆکەکان ڕۆژ لە دوای ڕۆژ خراپترە کاک عومەر محەممەد دەڵێت من بڕوام وایە هەمووی بۆ دەستکەوتی حەزبین بەس ئینشاءڵڵا و 4 ساڵی ئایندا ئیش بۆ هاوڵاتیان دەکەن حسێن عەزیز دەڵێت ئەوەندەی کە بۆ میلەت تا دەنگی پێدەدەن ئەوەی ئەوەندەی بۆ ئەوان گرینگە تا میلەت دەنگیان پێدەن دواتر پشتی تێدەکەن و ئاور لە میلەت نادەنەوە سەرکەوت مەزن دەڵێت دەستکەوتیە حەزبی و شەخصیە چوونی ئەوان کاکە ئوسامە عوسمان دەڵێت ئەوەندەی بۆ دەستکەوتیە حەزبی هەوڵ دەدەن بۆ دەستکەوتی نەتەوەییان هەوڵیان بدایە ئێستا کورد هەرێمێکی جیاوازتر دەبوو لەوەی کە هەیە کاک کەریم محەممەد دەڵێت هیچی بۆ خزمەتی خەڵک نییە تەنها بۆ چەند کەسێکە نیهاد عەبدولوهاب دەڵێت ئەوان لە هەرێمەکەی خوان هیچیان بۆ هاوڵاتیان نەکردووە چۆن چاوەڕوان بین لە بەغدا کە ئەوان ئیش بۆ هاوڵاتیانی خۆیان بکەن بەڕێزان پێشتریش ئاماژەم پێکرد کە هەرێمی کوردستان لە حکوومەتەیەک لە دوای یەکەکان بە تایبەت لە دوای پرۆسی ئازادی عێراق لە 2003ەوە بەشداری هەمویانی کردووە هەرێمی کوردستان و کارکتەرە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەشدارێکی سەرەکی نووسینەوەی دەستوری عێراق بوون یەکێک لە پرسەهرە گرنگەکان کاکێشەی کورد و ناوچە جێناکۆکانی تێدا یەکلایی دەکرێتەوە بەپێی دەستوری عێراقی مادەی 140 دەستورە بەپێی ئەم مادەیە دەبێت لە کۆمەڵی قۆناغدا ئەم ناوچانەی کە جێناکۆکن لە نێوان کورد و عەرەبدا لە سنوورەکانی خوار جەبەل حەمرینەوە تاوەکو کەرکووک ئەم ناوچانە بەپێی دەستور یەک بخرێنەوە کورد لە دوای ڕوخانی ڕژێمی بەغدا لە لووتکەی هێزدا بوو بەو پێی کە حکوومەتی عێراق ڕووخا بوو و کارکتەرە سیاسیەکانیان دەستیان بە هیچ شوێنێک نەدەگەیشت حاکمی مەدەنی ئەو کات کە ئەمریکا داینا پۆل بریمەر کۆمەڵێکی یادەوەری دەجێڕێتەوە پێیان وا بووە کە کورد وەکو هاوپەیمانێکی ئەمریکا بەشداری کردووە لە ڕوخانی ڕژێمی سەدام چونکە ڕژێمەکەی ئەو لە دژی پێکاتەیەکی سەرەکی کە کورد بوو کۆمەڵێک شەڕیان پێشتر ئەنجامدا بوو کورد پێی خۆش بوو لە ناوچێتوە لەو خۆناغەدا کورد وەکو هاوپەیمانێک بەشداری کرد پۆل بریمەر باس لە ئەوە دەکات کتێبێکی نووسیوە کە چاوەڕوانی ئەوە بووین کە لانە کوردیەکان بێن و داوای ئەوەمان لەگەڵ لێ بکەن کە قەزی ناوچەی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان کە لە دەستوری عێراقدا بە ناوچەی متەنازێ عەلەیها و تا کێشە لەسەر ناوزەند کراون ئەوان داوای ئەوە بکەن و
مەرجی ئەوان بۆ هاوپەیمانەتی لەگەڵ ئەمریکا یەکلایکردنەوەی ئەم ناوچانە بێت لە قازانجی کورد و ئەم کێشەیە کۆتایی پێبێت. بەڵام دەڵێت بەشێکی هێزەکان ئەوانەی کە دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان هاتوون و لە بەغدا باسی ئەم کێشەیان نەکردووە، بەڵکو باسی بودجە و کۆمەڵێک پاریان کردووە کە ئەمە پەیوەندی بە کێشەکانی کوردەوە بەڕاستی نەبووە. بۆیە لە 2023ەوە دەبینین هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەداخەوە لە پرۆسەی سیاسی لە عێراقدا پێگەی لاوەستر بووە، هەرچەندە ئێستاش پێکاتێکی سەرەکی حکوومەتی عێراقە، بەڵام ئەو هەیمەنە و ئەو شکۆی کە لە ساڵانی ڕابردوودا هەیبوو بەتایبەت دوای ڕیفراندۆمەکەی پار بەڕاستی ئێستا هەرێمی کوردستان ئەو لەو معادلە سیاسیانەدا ئەو حساباتەی جارانی بۆ ناکرێت. بەڵێ کێمان لەگەڵدایە؟ کاک یاسین لە هەولێرەوە. کاک یاسین فەرموون. سلام علیکم. عەلەیکە سەلام وەرەحمەتوڵ الله. دەستخۆشی و بەرنامەکە لێ یەکەم خوای پەروەردگار پاداشتی جێگەیانی پێیان بداتەوە لەگەڵ کارمەندان و بەڕێوەبەرەوە ئینشاءالله. بەڕاستی مامۆستا بەڕێز وەکو بڵێم کەرکووکەکان زۆربەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باگ دەکەن، هێرش دەکەن مەسە ئیسلامیەکان دەبێت با ئیسلامیەکان بچن کەرکووک ڕزگارکە. ئێ باشە کەرکووک چێ فرۆشتێتی بەڕاستی بزانین چێ کەرکووکی فرۆشتەوە باچی ئەوانیش کەرکووک بکردنەوە کەرکووک بێننەوە. بەڕاستی وەکو ئێمە خەتایی حکوومەت ناگرین، هەموو خەتایی خۆمانە پەنجەمان بۆ چێ مۆر کردووە. باش کاک یاسین، بۆ چێ بڵێ ئەو لانانە کە ڕەخنەیەوە لە هێزە ئیسلامیەکان دەگرن، ئایا ڕەخنەکەی ئەوان مەنتیقی نییە بۆ پێی کە خۆ هەر هێزە دەسەڵاتدارەکان وێنەریان لە بەغدانیە بۆی داکۆکی لە مافی کورد و دەستکەوتەکان بکەن، خۆ هێزە ئیسلامەکانیش لە بەغدان وێنەریان هەیە، ئەی ئەوان چیان کردووە؟ ئایا ئەوان ژمارەیان بای ئەوە دەکات کە قورساییەکی ئەوەندان هەبێت کە دەستکەوتی نیشتیمانی بۆ کورد بێنەوە؟ مەقصد ئیسلامیەکان بوو؟ بەڵێ وەڵای ئیسلامیەکان بەخۆ دەزانی کورسیان کەمە، یعنی بەتایبەتی کۆمەڵی ئیسلامی بە دوو کورسیەوە ناتوانی مافەکانی کورد هەموو بگەڕێنەوە. چێ دەتوانی چێ کورسی زیادە بە سەختە ئەوان دەتوانن مافەکانی کورد بگەڕنەوە. هەندێکە لە ناوچە دابڕێنەکان چۆن کەرکووکیان فرۆشت ئەوانش دەتوانن کەرکووک بگەڕێنەوە، ئەوانش دەتوانن لە خەڵک بگەڕنەوە. باشە دەچن شەڕی دەکەن لە بەغدا، وەڵای ناوە لە شەڕی پۆست و پارە بۆ خۆیان دەکەن، شەڕی ئەندامی خۆیان دەکەن، بەڵام هیچیان بۆ من نەکردووە، یاخود من کوردێکم بەڵام هیچیان بۆ من نەکردووە. تەنها لە ئێمە کاسبکاری عارەبان نەمانێ، دیکە لە عارەبانە ستاندن و دیکە لە لێدانی عارەبانە بەدات بەڕاستی هیچ کەمان نەبینیوە. ئەک لە خاچی خۆت لە کوردستانی خۆت لێت بدرێ دەربکرێ عارەبانە بکشێنرێ، ئەوە کەنجی دیفاعکردنە لە کورد، ئەوە زدی کوردە بەڕاستی. بەداخەوە من دەرێم عنی ئەمە گلەی لە هێزە ئیسلامیەکان ناکەم. بەڕاستی هێزە ئیسلامیەکان یعنی متمانەی زۆربەی خەڵکیان بەدەست نەهێنا، متمانەی بە 98 خەڵکیان بەدەست نەهێناوە، یعنی هەتا برێم 5 متمانەی خەڵک بۆی دیفاع لە ملت بکرێت، دیفاع لە کورد بکرێت. بەڕاستی کێ دەتوانی دیفاع لە کورد بکە بە زۆرینەی دەنگ، بە زۆرینەی کورسی؟ هەرێزە ئیسلامیەکان نینە بەرێ هێزە ئیسلامیەکان. سپاس بۆ کاک یاسین لە هەولێرەوە، سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێزتان. ئەو پەرلەمانتارانەی کۆمەڵی ئیسلامی لە هەولێرەوە بەڕاستی سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێزتان. کاک یاسین کاتی باشم پێدای، سپاس بۆ بەڕێزتان. بەڕێزان دەمێ وەزارێکی دیکە ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانە بکەم. کاک حسێن عەزیز دەڵێت ئەوەندەی بۆ میلەت بۆ ئەوان گرینگە تا میلەت دەنگیان پێدا، دواتر ئەوان میلەتیان بیر نامێنێت. سەرکەوت مەزن دەڵێت دەستکەوتی حەزبی و شەخسیە چوونی ئەوان. کاک سامان لە کەرکووکەوە. کاک سامان فەرموون. مەرحەبا کاک سامان. کاتێکتان باش جانی من، زۆر سپاس. تەوەرەکەیەوە سەوارت بە پۆست و پایە لە بەغداوە نییە؟ بەڵێ.
بەڕێزم ئەمن وەکو پێشمەرگەیەک قسە دەکەم وەکو کەرکووچیە قسە دەکەم کە داخمان زۆر لە دڵایە بەڕاستی کورد لەوەتی هەبووە تەنیا دەستکەوتی پارە و گیفان بووە. زۆر باشە ئەی گرنگی نوێنەرانی کورد لە بەغدادا لە چیدایە ئەم پۆستانە چ گرنگیکیان بۆ هاوڵاتیان هەیە لە کاتێکدا ئەم هەموو شەڕە دەکەن بۆی کە بەڕێزم کە داخلە دڵم کە بە چای خۆم بینیم کەسوک چۆن فرۆشرا چۆن بەجیان هێشت باشە لێرە من دەپرسم لە دوو دەسەڵاتە کە هەیەشەتی پارتین بەچی وجدانێ پێمان بە تەنیا بەجێهێشت چەندەها ساڵە نەوتی ئێمە دەخۆن قسەمان نەکرد هیچ خزمەتگوزاریەک بێمە نەکرا هیچ دەستکەوتێکمان نەبووە باشە لە 2003ەوە یەکێتی پارتی بۆ نەیانتوانی مادەی 140 جێبەجێ کرابوو لە ناوچەکانی دەرەوەی هەرێم بەڵام لەبەر تمۆحی پارە و پۆست باورت هەبێ یعنی ئێمەیان فرۆشت بەداخەوە یعنی دەستنە بەغدا باتیەوەی شەڕی کەرکووک و موچەی هێزی پێشمەرکە بکەن موچەی فەرمانبەرانکەن دەچن شەڕی پۆستی دەکەن یعنی لێرەوەش وان لێ هاتووە لەلا بەغداش ئەو ڕێزەیەک جارانە نەماوە بەڕێزم بەداخەوە بەڵام داوام لە وایە هێزە ئیسلامیەکان بەتایبەتی کۆمەڵی ئیسلامی کە بەڕاستی جێگای دەست و ئیشی جوانی دیارە هەمیشە پێشەنگ بووە لە خزمەتکردنی خەڵکی بە پاکی و بە دڵسۆزی هیوادارم دەست نەکەنا دەستی ئەو دوو حزبە مافیایە کە هەمیشە بە خوێنی ئێمە توونین یعنی بەڕێزم بم سەیرە نەوتی کەرکووک هەتا بردیان بەڵام ئێستا ئێمان بەجێهێشتووە کەسی دەڵێن ئێمە نەمان فرۆشتووە ئەی چێ فرۆشتی ئێخۆ کۆمەڵی ئیسلامی یەکگرتو و نەوەی نوێ و گۆڕان ئێمە حکم نەکرد ئەوان باوە دەزبوون لە کەرکووک شەوی فرۆشتنی کەرکووک ئێمە لە کەرکووک بووین کە شەڕی چاکمان کرد لە بەرامبەر حەشتی شەعبی وامان ڕاونا قەتی نەبێت لە بیان نەستەوە بەڵام فەرمانمان بۆ هات کە دەڵێن بکشێنەوە ئەی کاکە بۆ بکشێنەوە دەڵێن فەرمانی سەری خۆمانە یاخە کاکە ئێمە هێزی خۆمان وەشاندووە حەج شەعبی یعنی حەج شەعبی هاتبوو بەڕێزم يعني بنعل لبيه نعلي لبيه بوا حيثني برامبر هذي بيش مرجع يوم بسربيه يعني هذي بيش مرجع كله همو دنيا وجهانا تنازي في وكرا كإما هذي إما شري همو جهان ما كدوا بتابتي لا ناس صدا برانا كان يعني أو همو خياني أو همو جنزي بيش مرجع يعني بداخل هم بزايته بيش مرجع خميني خوي بخشي بكركوكو بخانقين ومندلي ومخمور وشنغال يعني بداخل ناسان أو هذا السياسيان بوما ديلا كان يا ربي قد دينا وكرم إن شاء الله والله إيه مش ما صافترا كاغ سامان باز لەوە دەکرێت کە ئێستا بوونی هێزە کوردیەکان لە کەرکووکدا دەسەڵاتیان نەماوە بەفیعلی ئێستا دۆخی کەرکووک باشترە بە نسبەت کوردەوە دەڵم ئێوە وەکو وڵاتیەکی ئەم ناوچەیە خود ئەو کاتێک کە ململانەی حەزبی نێوان هێزەکان لەوێ گەیشت بۆ قیمما و دوجار ئەم ئەنجامی لێکەوتەوە کە پێشتر بەڕستان باستان کرد دۆڕاندنی شاری کەرکووک بەڕێزم با خزمەتت بکەم ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان باسی لەوە دەکە دەسەڵاتی لە کەرکووکە بێ شوێن بە ئەڵڵاه دەسەڵاتی نییە ئەمن برادرم هەیە لە ئاسایشی یەکێتیە کە دەسێ بۆ قەرەنجیر وەڵڵاهی دەڵێ ناوێرم تفەنگی خۆم هەڵگرم لەبەرەوەی لە بنکەی قەرەنجیر 6 تفەنگیان بۆ داناوین بە ژمارە و بە نووسراو دەڵێ مافی ئەومان نییە تفەنگمان پێ بێت بۆڵاش نێ بەدر عەسکەریش بڕۆین دەوێ بە مەدەنی بڕۆین بۆ قەرەنجی دەواکەین نەک لە نێو شاری کەرکووک ئەمە یەک دووش تەنانەت ئەمن بە چای خۆم ئاگەم لێ و مەسئولی مەڵبەندی یەکێتی کە دەچوو بۆ مکافحەی ئیرهاب کە جاران بارەگای مەکتەبی سیاسی پارتی بوو کە ئێستا مکافحەی ئیرهابی تێدایە بە چای خۆم ئاگەم لێ بوو لە ساریان داگرت و تەفتیشیان کرد ئەمە چی دەسەڵاتێکە یەکێتی هەیەتی لە کەرکووک ئەگەر بە موافقە و مەوافقاری بەڕێزم نەورۆز ئێوارەکەی کە ئێمە لەسەر قەڵای کەرکووک ئێمەیان بان کرد وتیان وەرە ئاهەنگ دەکەین سەری کورد بەرز دەکەینەوە شوێن بەخوا یەک مانگی ڕێک بوو موافقیان بۆ ئەوە نەنژیرا لەلایەن هێزی عێراقی کە لەو کۆتاییدا گەر موافقیان وەرگیرا وەڵڵاهی سوکایەتیشان پێکردین لە تۆپی زەمانی شۆمان نەبینیوە هێندیان لێداوین بەدار بە تفەنگ زۆر باشە کاک سامان کەواتە کە کورد لە ناوچەیەک کە کوردیە کە مێژوو دەیسەلمێنێت کوردە کە باخەڵی کوردە زۆر جار بە زۆر ناوزەند دەکرێت کەرکووک زۆر زار دەوترێ نازانم قودسی کوردستانە دڵی کوردستانە کە لەوێ کورد دەسەڵاتی نەبێت ئای کورد لە بەغدا کە مەرجەئی بڕیاردان و جێبەجێکردن لەوێ ئایا هیچ سنگ و قورسایەتیشی هەیە ئایا هیچ حسابێکی بۆ دەکرێت
بەڕێزم وەکو عەرزم کردی لە کەرکووک هێزی کوردی اعترافی پێ ناکرێ ئێستا تەنانەت ئەگەر سارێک ببێ بۆ کەرکووک بەناوت نەبێ حزبی دەکەن لێت یعنی باشە مەسی دەسەڵاتەکە ئەمن بە چاوی خۆم لە سێکەرەی کە پێشی داخلی سلەیمانی بی تەمشارێک بینێ دەست بەسەر کرابوون کاکە بۆ وەڵا بەناو نەکراوە ئەی باشە کوان هێزی کوردی لە نێو کەرکووک لە ڕەحیماوە شەڕێک ڕوویدا هەندێک عەرەب شەڕیان بە کورد فرۆشت سوکاتیان بە کورد کرد ئاڵای کوردستانیان دڕان دنیایان بە کورددا دنیاوە ئەمدەلاردا دنیاوە مەسەر بازانیدا والله هیچ کوردێک دەیوت کاتم بخۆم بکوژدەم یعنی لێرە کوردوایان لێ کردین پەشیمان بووینەوەی مەکە کوردی کە ئەو هەموو شەڕەمان کرد ئەو هەموو خەباتەمان کرد کورد لە بەغدا نوێنەرانی کورد لە بەغدا دەتوانن جەریئانە دیفاع لە مافی کورد بکەن و دەستکەوت بۆ کورد ببەنەوە بۆ پێی کە لە ماڵی خۆیان ڕەگەزی بەرامبەر عەرەب نایڵە وەکو پێویست دەسەڵاتیان هەبێ و قسە و سنگ و قورساییان هەبێت ئەی لە بەغدا کە ئەوان بە سنتەری حەزارەت و سنتەری بڕیاردان و حکومەتداری و دەوڵەتداری خوانی دەزانن کورد هیچ حسابێکی بۆ دەکرێت بەڕێزم پێم گوتی حساب بۆ کورد نەماوە ئەو کووردە دای جارانی نەما کورد عەرەبی فێری حکومڕانی کرد بەڵێ سپاس بۆ کاک سامان لە کەرکووکەوە سپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانی بەڕێزتان بەڕێزان کاک وریا لە سلێمانیەوە لەگەڵمانە کۆتا پەیوەندیە ماڵخەی بەرنامەی دوانگەی خەڵک کاک وریا سڵاوتان لێبێت فەرموون السلام عليكم عليك السلام ورحمة الله سلام دەستخۆشیەوە بەرنامەیەتان لێکەم زۆر سپاس بەڕێزم کاسی یەکێتی دەست بۆ خۆیان چوون حتا بۆ ئەوەی کە دەنگیشی ئەوانە نادە ئیلا دوو بنەماڵن لە ماڵەی کاسی بەرزانی بنەماڵەی یەکێتی چەند کەسێکە ئەیخوا باقیتە وەکو مەڵبەندەکان و کۆمیتەکان و لێپسا و مەسئولەکان ئەس نا هیچ بۆ خودایەتی ناچن بەڵێ فەرموون بۆ خودایەتی ناچن ئێستا کوردیان ئاوا هێ مەجموعەیەکن ئەیخۆن و ئێستاەوە وا بۆ سێ ساڵ شێبەرگی نەوتیان دنیاوە بە 52,000 تۆسن بە میلەتە یعنی بە 52,000 یعنی ئیلا فەقیرەکەی خەڵکەکەش خەتای خۆیەتی دەنگیان پێ ئەکاتە ئێستا تۆ بێ دە کورسی فەرمی بدەیت هیچ کورسی خەڵکەکەش خەتای خۆی دایە کە دەنگیان پێ ئەکاتە يعني هو ده كرسي تزويجي كرسي تزويجي يعني سبع هذه ساعتين تبغى ده كرسي يعني هنا سأل كالكوك يا فلوس أبغى أي كرسي هنا هذه لكالكوكاكا لكالكوك ثاني شش كرسي هنا أخذ كرسي فورا خلقة إنت ما دو كرسي هنا كرسي في هنا يعني كنت ما ساعي خلقة أما تعيش يخش أيضا ودولة ما قدر كمال سال كمال مش كل قابل هذا شمس السيكي مثلا بدرسنا لما لقى قرانا فاق موتيني الأسبوع هذا موقفي هذا لقال يقول تو كرسي هبو كاتي خوي لدو وزارتين أوبوزيسيون كوا خرجني فيها شو لا يفاتي لا يجيتي لا يفاتي أول شيء خلق عقوبية أمان وراني خلق عقوبية هوا يا أبو بولس ولا بلوي موقفي نبو جماعي كتوري لقلا وازي نافشي كي خدوة قاعدة تو خلقكم لقلا شو يقولي فشي كي كان يعني خلقك كده نامل أكان مانع فاصل أنت كي خلايا هذا بس كيش غزيان كي برنامج بوداني كيان بوداني زۆر سپاس بۆ کاکووریا لە سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان کۆتا پەیوەندیە مەڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک بوو بەڕێزان قسەکانتان کۆمنتەکانتان سەرنجەکانی ئێوە لەسەر تەوەری بەرنامە بەرز دەنرخێنم و سەرنجی جوانتان گوت کۆمنتی جوانتان گوت ئەوەی کە لە شەقام بە فیعلی تێبینی لەسەر چوونی وەفدی کوردی و هێز و لانە سیاسەکان بۆ بەغدا هەیە لە بازارەکان کە باز دەکرێت بە فیعلیمانە بۆ پۆستی خۆیان و بۆ بەرژەوەندی شخصی و حەزبی دەچن ئێوەش بەوتەکانتان هەمان ئەم قسانەتان دووبارە کردەوە و وتان ئەوان دەستکەوتی نیشتیمانی گەوریان نەبردوێتەوە و بەگرە لە چەند ساڵی ڕابردوودا کۆمەڵێک دەستکەوتی نیشتیمانی گەورە لە دەستدراون کە پێشتر بە خوێنی پێشمەرگە و هەروەها خوێنی گەنج و لاوە خوێنگەشەکان و خوێنگەرمەکانی هەرێمی کوردستان بەدەستهات بوونەوە تا بێگەیشتنەوە لە هەفتەیەکی دیکە و لە بەرنامەیەکی دیکەی دوانگەی خەڵک و قسەکردن لەسەر تەوەرێکی دیکە هەموو لاکتان دەسپێرم بەخوای گەورە و میهرەبان خواتان لەگەڵ